ئەنفالی بارزانیەکان لە پەیامەکەی مەسعود بارزانی بۆچی بارزانی ئەنفالی بارزانیەکانی لە پرۆسەکانی تردا جیاکردەوە. ئەم جیاکردنەوەیە چی لە مێژووی بارزانیەکان دەگۆڕێت؟ مەسعود عەبدولخالق لەبارەی ئەنفالی بارزانیەکان چی دەجێڕێتەوە؟ لە دوو ڕۆژی ڕابردوو لە مەراسیمی جێڕانەوەی ڕووفاتی بارزانیە ئەنفال کراوەکان وتەیەکی مەسعود بارزانی بووە جێی سەرنجی چاودێران. ئەویش کاتێک گوتی بارزانیەکان بۆیە ئەنفال کران چونکە بارزانی بوون وشەی کوردبوونیانی نەخستە پاڵ. ئەم جیاکاریەش وای کرد چەندین خوێندنەوە بە دوای خۆیدا بهێنێت. ئەحمەدی مەلا نووسەر و ڕۆشنبیر لەم بارەیەوە دەڵێت ئەنفال ئازاری وجودی میلەتێکە، ناشێت ئەم ئازارە بەسەر ناوچە و هۆز و خێڵەکاندا دابەش بکرێت. دەبێت نەتەوە لەسەر ئەم ئازارە هەڵسەندرێتەوە. ئەنفال یەک ئەنفالە بە دابەشکردنی بەسەر ئەنفالی 1 و 2 گەرمیان هەڵەبجە بارزان دابەشکردنی ئازارە تا ئاستی توانەوە. هاوکات عەزیز ڕەئوف نووسەر و مامۆستای زانکۆ لەم بارەیەوە نووسیویەتی لەم 30 ساڵەدا زۆر شت بە حزبی کرا، کارگەیشتە ئەوەی شەهیدەکانیش بە حزبی بکرێن. هەموو شتیان دابەش کرد، تەنها بە سامانەوە نەوەستان بەڵکو قوربانیەکانیشان دابەش کرد کە سەرۆکی پارتی دەڵێت ئەوان بۆیە جینۆساید کران لەبەر ئەوەی بارزانی بوون، خۆ نەیوت لەبەر ئەوەی کە کورد بوون. ئەوە وەک ئەوە وایە من بڵێم بۆیە ئێمە لە ناوچەی قەڵاسی و کە و ئاقچەلەر ئەنفال کراین لەبەر ئەوەی شێخ بوون. لە ئێستادا دابەشکردنی شەهیدەکان و پەرتکردنی گۆڕی مردووەکانیش بۆتە وەزیفە و پارت و گروپەکان کە خاوەندارێتی شەهیدەکانیش لەلایەن پارتی سیاسیەوە ببێتە ئەمری واقیح. ئیدی فەرامۆشکردن و لەبیرکردنی کۆی ئەوانەی قوربانیان بەم ئەزمونە داوە و خوێنی خۆیان بەخشیوە دەبێتە کردەیەکی ڕوون و ئاشکرا. ئەوە خودی جینۆسایدی بارزانیەکان لە کوردبووندا دەماڵێ و دەیکەی بە بارزانیەکان نەک کوردەکان. بۆ ئەوەی قوربانیەکان ببنە مڵکی نەتەوە دەبێت لە خێڵ و عەشیرەت و ناوچەکان دەربهێنرێن. دکتۆر یاسین سەردەشتی مامۆستای زانکۆش ئەو پۆڵێنکردنە لەسەر ئاستی عەشیرەت و هەڵدانەوەی بەسەر کوردبوون بە زانیاریەکی مەترسیدار دادەنێت بە تایبەت بۆ مێژوو نووسان. پێی وایە دەرگای ئەوە دەکاتەوە کە پێمان بڵێت ئەنفالکردنی بارزانیەکان پەیوەندی بە کوردبوون نەبێت، بە تایبەت کە ئەو کات پارتی پشتیوانی سوپای پاسداران بوو لە شەڕی 8 ساڵی ئێران و عێراق. بە گوێرەی جێڕانەوەی مەسعود عەبدولخالق ساتی ئەنفالی بارزانیەکان پەیوەندیەکی بەهێز و هاوسۆسیەکی زۆر هەبووە بۆیان ئەو دابەشکاریەی ئێستا هەوڵی دروستکردنی دەدرێت لە ئارادا نەبووە. ناوبراو لە بیرەوەریەکانی دەجێڕێتەوە لە کاتی پرۆسەی ئەنفالی بارزانیەکان کە سوکاری ئەنفال کراوان لە ئۆردوگای قوشتەپە دەبن. سەرۆک جاشێت ئەزیەتی کە سوکاری ئەو ئەنفال کراوانە دەدات. بۆیە دوای ڕاوێژ لەگەڵ نەوشیروان مستەفا لەگەڵ شەوکەتی حاجی مشیر ڕاست پێردراین بۆ تەمبێکردنی سەرۆک جاشەکە و چاودێریکردنی ئۆردوگاکە بۆ ئەوەی پارێزراو بن. پرۆسەی ئەنفالی بارزانیەکان بەر لە 39 ساڵ لەلایەن ڕژێمی بەعز ئەنجام درا کە 8,000 قوربانی لێکەوتەوە وەک بەشێک لە پرۆسەی جینۆسایدی گەلی کورد بە چەندین قۆناغ ئەنجام درا. ماوە بەشێک لە ڕووفاتی قوربانیان لە بیابانەکانی باشوور و ڕۆژ ئاوای عێراق دەهێنرێتەوە. هەموو کاتێکیش وەک یەک پرۆسە ناوی دەهێنرێت. بەڵام ئەم ساڵ یەکجار بوو مەسعود بارزانی ئەنفالی بارزانیەکان لەوانی تر جیا بکاتەوە.